ڕێزی خۆشەویستیم هەیە چاوتە ماچەکەم وەکو بەڵێنم مابوو لەسەر بابەتی قساکەم کە پەیوەستە بە هاوڕێکی زۆر خۆشەویستمەوە کەویش کاک محەممەد جەبارە ئومێدوارم خۆشی گوێی لێ بێت کە ئەم قسە لۆکی کە ئێستا دروست بووە لەسەر بەڕێزیان و ئەو هەوڕیانی تریش کە ڕەدیان ناوەتەوە من ئەمێ چەند شتێک بڵێم سەبارەت بە کاک محەممەد جەبار ئەو کەسێکی زۆر بەڕێزە بەڕاستی کەسێکی زۆر تێگەیشتووە کەسێکە کە من شانازی پێوەگم کە هاوڕێی منە بەڵام هەندێک جار شتێکە کات کە داخوازی کەسیش نییە هی خۆشی نییە بێگومان من دڵنیام خۆشی پەشیمانە بێ لێی بەڵام دوایە بێ بە خاوەنی من لێرەوە بە هەموو هاوڕێیان مەڵێم چایان ماچەکەم تکایە ئەو هێرش و جنی و فرۆشتن و ئەو سوکایەتی بێکردنە ڕابگرن چ لەلایەن کاک محەممەد جەبارە و چ لە هاوڕەکانی تریشمانەوە چکە بۆ ئێمە پێکەوە جوانین بە جیاوازەکانمانەوە جوانین کاک محەممەد جەباری و ئەو هاوڕیانەی تریش کە دژادی کاک محەممەد جەبارەکەن هەمان کەسی بەڕێزن هەمان کەسی خۆشەویستن هەمان کەسی خەڵکی معریفن کاک محەممەد جەباریش خۆی هەمان شتە من یەکێکە لە هاوڕێ خۆشەویستەکانم کە تا ئێستاش گلەیم لێی هەیە بەڵام شەڕجنی لەگەڵ ناکەم بەڕاستی چونکە بۆ خەڵکی معریفی هەندێک کات ئەبێ توو ڕەژە بێت و قسەی ناشرین ژەکات کە ئەمە خۆڵقێتی ئینسانە مرۆڤ وا دروست بووە هەندێک جات بۆشێت و ڕە ببێت سەرجەنشتی هاوڕەکانیشی بکات ئێتر کەسە بە جۆرێک ڕەنگ کاک محەممەد جەبار هەندێک جار بە جنێو بیکات هەندێک جاریش بە گلەی بیکات من ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هاوڕێنش کە وەڵامیان ناوەتەوە تکایە ئەم مەهزە لێ ڕابگرن چونکە ئەمە ناگەینە هیچ ئامانجێک زمانی گفتوگۆ و لێک تێگەیشتن نمون ئەوێ کاتێک کە تۆ شەڕەجنێ و لەگەڵ کەسێکی تراکەیت بە شەرتی ئەو کەسەش هاوبیر و هاوفکریتەوە بێ من هیچ کاتێک شەڕەجنێم لەگەڵ هاوبیرێکی خۆمان نەکردو ئامادەش نیم بیکەم بەڕاستی چونکە بۆ من ئەگەر شەڕەجنێ لەگەڵ هاوڕێکی خۆما بکەم دڵی دوژمنەکانی خۆمی پێخۆشەکەم من ئەگە گلەیەک و گازندەیەکم هەبێ لە هاوڕێیەکم بە شێوازێکی تر بە پرایڤەت یا بە پریڤات ئەتوانم پەیوەندی پێ بکەم و پێی بڵێم پێویست ناکە بێمە سەر فەیسبووک و گلەی و گازندە بکەم ئەمە ئامۆژگارێشم بۆ هاوڕێیان و بۆ کاک محەممەد جەباریش هەیە هاوڕێگیان تۆ گلەیت لە هەندێک کەس هەیە بە ناوی ئاتاییستەوە قساکەن و شایانی ئاتاییست بوون نین ئەمە تۆ ناتوانێت بڕیار بی براگیان ئەمە هەر کەسە و بۆچوونێکی لەسەر ئاتاییستبوونی خۆی لەسەر مولحیدبوونی خۆی کە تۆ ناوێنێ مولحید من ئەڵێم ئێمە با ڕێز لێکتری بگرین تەنان ئەگەر ئاستی هۆشیاریشمان لە ئاستێکانە بێت ئەو کەسانی کە باوەڕیان بە دین نییە دیارە سەبەبێک هەیە شتێک هەیە کە وازی لە دینە ناو تۆ بۆت نییە تەحەدای هەموو مامکەی بڵێ فەرموەرن دیبیتی لەگەڵا بکەین هیچ چاوەکەم دیبیتی چی لەگەڵا بکەین تۆ ئێمە هەمومان هاوڕاین کە ئەم دینە دینێکی خورافیاتە دینەکانی دیریش خورافیاتن ئێستا ئێمە بین چی دیبیتی لەگەڵ جەنابتانە بکەین بین دیبیتی قورئان خوێنین لەگەڵا بکەین یەخر ئەما کرێت دیبیتی قورئان خوێنن یان نەحو و سەرف و ئەم شتانە لەگەڵا بکەین یان سیرە نەبەوی ئەمانە ئێمە هەموومان متتەفقین هەر کەسەمان بە جۆرێک لە شتەکان تێگەیشتووە بۆمان ڕوون بۆتەوە یەتر تۆ بەڕێستان پێویست ناکە تەحەدای کەس بکەیت من زۆر خۆشحاڵم و شانازی دەکەم کە بەڕێستان کەسێکی زۆر شارەزان لەو مەسەلەیە بەڵام خەڵکانی تر هەیە لە مەسایلی ترە شارەزایە ئەتوانێت ڕێخمەکانی بە شێوازێکی تر لە دین بگرێ ئەمە خوڵقێتی ئینسانە هەرکە هەموومان جیاوازین هەمومان ڕەخنەگرین هەر کەسەمان بە شێوازی خۆی ئەوەی بەڕێستان کە تۆ شارەزای لە دینی ئیسلام هەیە و لەو بابەتانی کە خۆت باست کردووە
ئێمەش ڕێزمان لێکردووە تۆش ڕێز لەو هاوڕێیانە بگرە کە بە شێوازی تر شێوازێکی منطقی و لۆژیکی ڕخنەیان گرتووە باشە هاوڕێجان خەڵک عەرەبیش نازانێ یاخێن لە ئیسلام هەیە دنیای تەکنۆلۆژیاوا پێشکەوتووە دنیای معریفەوە پێشکەوتووە ئەتوانیت بەبێ ئەوەی عەرەبی بزانی بتوانیت ڕخنە لە ئیسلام بگریت بتوانی کەم و کوڕەکانی دینەکانی هەموو دینەکان نەک تەنها ئیسلام خورافاتی هەموو دینەکان بخەیتە بەرچاوی خەڵک ڕخنەی لێ بگریت ئەمە کێشەی بۆ کەس نییە بەڕاستی جا لەبەرەوە چاوەکەم کاک محەممەد جان تۆش من نەزانم بەڕێستان کەسێکی لۆژیکی و معریفین بە عەقڵ بیرکەرەوە جارێکی تریش ئامۆژگاری دەکەم وەکو هاوڕێکی خۆشەویستی خۆت کە تکایە ئەم هێر شوشتانە ڕاگرە تۆش و هاوڕەکانی تریشم کە ببورن کە بە شێوەیەکی زۆر ناماقوڵ و زۆر بازاڕیانە هێرشەکە لەسەر یەکتری هەموو شتەکانیشتان پەرچەکردارە کەستان باوەڕتان بەوە نییە کە هەمووشتان دژی جنێون باوەڕیشتان بە جنێو نییە کەچ هەمووتان شەڕەچینەوەکەن کە ئەمە کارێکی زۆر باش نییە ئەمە سوکایەتیە بۆ خۆتان و بۆ ئەو کەسانەشی گوێتان لێگرن لەبەرەوە جارێک تریش من پشتگیری خۆم بۆ هەموو هاوڕێکانم هەمیشە دەرە بڕم ئەڵێم کاکە گیان کاتێکە لەگە هاوڕێکی خۆتە قساکەیت کە هاوفکری خۆتە خۆت لە تەشهیر و لە قسەی ناشرین بپارێزە بەڵام بەداخەوە نەکان هەمەوەی کردووە نە هاوڕەکانی تریژمان کە ئەمە بەڕاستی جێی گلەیە معقول نییە لە پەیجی حەمۆل و هێرشی ناڕەوا بکرێتە سەر کاک محەممەد کاک محەممەد لە پەیجی خۆیەوە لە داکاونتی خۆی وەرش بکاتە سەر ئەندامانی حەمۆل یانە ئێمە بە نێخوێنەوار و بە هەر شتێک حسابەکەی چاو ماچەکەم من کێشەم نییە لەگەڵەوەیە ڕەنگ ئێمە نەخوێنوارە بین لە ئاستی ئەوەی کە تۆ زانیاریت لەسەر کۆمەڵە شت هەیە بەڵام بڕوات بێ ئێمەش زانیاریمە لەسەر هەندێ بابەتێ کە تۆ پێیت پێ نەبرنەوە هاوڕێکانی تریشمان لەمە هەمان شێوە جا من لێرەوە جارێکی تریش ئەڵێم خۆشەویستی زۆر ئاسان نییە توانی مرۆڤەکانی لە دووری کۆ بکەیتەوە بەڵام ڕق و ژنێ و زۆر ئاسانە بتوانی هەموو مرۆڤەکان بکەی بە دوژمنی یەکتری بۆیە پێتان ئەڵێم یەکتریتان خۆش بێ پێویست بەو شەڕە ژنێەوە ناکە کاک محەممەد جەبار من لێرەوە پێت ئەڵێم چاوەکەم کێشەی تۆ ئەزانم چییە چاوەکەم کێشەی تۆ ئەوەیە کە لە دەسەڵات ناڕازیت لە هەموو شتێک ناڕازیت کە حەقی خۆتە وەکو کەمەندامێک کە ئەو هەموو غەدرە لە کەمەندامانی کوردستان ئەکرێت بەڵام بڕوات بێت ئێمە دەسەڵاتمان نییە وەکو ئێمە وەکو ملحیدێک وەکو ئەتاییستێک هیچ دەسەڵاتێکمان نییە بۆ چاکردنی وەرئی کەمەندامان بڕوات بێ لەو بەڕی خۆشەویستی مۆم قسەیەکەم خۆزگە تۆ لە وڵاتێکی ئەوروپی بیداوی خزمەتی بکرێت بۆی کە بتانی عەقڵ و معریفەتی خۆت بە شێوازێکدا بڕێژیت بتوانیت خزمەت بۆ خەڵکانە بکەیت بەڵام تۆ لە کوردستانێکە ئێستا کەوتوتە شەڕەژنێ و چاوەڕە ئەمە کاری تۆ نییە تۆ ئەبێ زۆر لەوە گەورەتر بیت شەڕەجنێ بکەیت لەگەڵ ئەکاونت لەگەڵ پەیجەکانە تۆ خۆت مەهێنەوە ئاسانە دوای ئامۆژگاری بۆ هاوڕێیانەی تریش ئەوانەی کە لە پەیجی حەمۆلن هەمویان خۆشەویستن هەمویان کەسی دڵسۆزن هەمویان هەوڵی ئەوێن بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا ئێمە ناوێت دژایەتی یەکتری بکەین ئێمە ئەبێ یەکتریمان خۆش بوێ ئەگەر گلەیەکیشمان لە یەکتری هەبێت ئەبێ بە لۆژیک بە مەنتیق قسە بکەین ئەی هەمومان پێمان وایە کە لۆژیک و مەنتیق جێگای هەموو خورافات تێگەگرێتەوە ئەی بۆچی لە ناوخۆمانە نەتوانینەوە بکەین ئەی بۆچی نەتوانین زمانێکی گفتوگۆ بدۆزینەوە ئەمە سەیرە بەڕاستی
ئەم شەڕە دەم و شەڕە جنێ و سوکاتی کردنە بەیەکترا بەڵگەم لای بەڵجا هەرچی بەڵگەت لایە خۆ هەر کەسێک بەڵگەی لای کێشە چییە؟ بەڵگەی چی؟ بەڵگەی ئەخلاقی باشە بەس بەڵگەی ئەخلاقی پێوانەی ئەو کەسە نییە، پێناسی ئەو کەسە نییە. بەڵگەی ئەخلاقی ئەخلاق خۆی شتێکە پێناسەکەی بە هەزاران شێوە گۆڕدرێت لە کۆمەڵگایەکەوە بە کۆمەڵگایەکی تر. لە کۆمەڵگای کوردی ڕەنگە تڕکردنێک تڕێ بکەیت تڕێ لێبێت ڕەنگە سوکایەتی بێت کەسایەتیت بێتە خوارەوە، بەڵام لە کۆمەڵگایەکی ترە ڕەنگە تڕ زۆر ئاسایی بێ کە زۆر ئاساییە لە کۆمەڵگای سویدی و کۆمەڵگای ئەوروپیە. ئەمە پێناسەی ئەخلاق نییە تۆ چۆن نەژید و چۆن ناژید و لەگەڵ چێچی ئەەکەیت و چی ناکەیت. لەبەرەوە تکایە ئەو بابەتە ڕاگرن. من داوا لە هەموو هاوڕێیانی خۆشەویست نەکەم بە تایبەتی کاک محەممەد جەباری خۆشەویست کە من ئەگەر دژیشم بێ هەر خۆشمێ ئەوە زۆر دڵنیابە ئەگەر ڕقیشی لەم بێ هەر خۆشمێ چکە بۆ من کەسێک کە بەعریفەی پێبێت من ناتوانم دژی بم بڕەنگە ڕامان جیاواز بێ، بەڵام بە هەمان کات ڕێز لی لێگرمەکو مرۆڤ چکە کەسێکە باوەڕی بە پێکەوە ژیان هەیە، باوەڕی بەوە هەیە کە ئەبێ گۆڕانکاری لە سیستەمی دینیا بکرێت، لە سیستەمی سیاسیا بکرێت لە کوردستانە، لە هەموو سیستەمی ئیسلامیە. یەکێکە لەو کەسانی کە باوەڕی بەوە هەیە کە بێ ئیجتیهاد بکرێت لە دینی ئیسلامە بۆی پێکەوە ژیان قبوڵ بێ. هەرچەندە من پێم وتوە چەند جاری تریش قسەمان کردو کۆمەدیشم بۆ نووسیوە کە ئەمە مەحاڵە لە دینی ئیسلامە، ئەویان ئاید بەخۆیەتی. من دووبارە داواکاریم لە هاوڕێیان و خۆشەویستان و کاک محەممەد جەباری ژەوەیە کە تکایە ئەم شەڕە ڕاگرن کە کەڵکی نییە بۆ کەستان بۆ کەسمان تەنها لێک دوورکەوتنەوە و لێک تێنەگەیشتن دروست هەکات کە ئەمەش کارێکی باش نییە. ئێمەمانێ خەڵک هۆشیارکەینەوە، خەڵک خۆشی هۆشیارە ئێستا کاک محەممەد جەباریش و ئەوەڕایتریش هەموو هەوڵەکانەوەیە شەڕی لاوەکی هیچ قەڵکێکی نابێ بەڕاستی. ڕێز و خۆشەویستیم هەیە بووەمەوە هاوڕێیانەش کە قسەیان کردووە، بەڵام داوا لەو هاوڕێیان ناکەم کە ئەو ڤیددیۆیانە و ئەو لایڤانیان لەسەر کاک محەممەد جەبار کردوێتەوە تکایە بیسڕنەوە، چکە کاک محەممەد جەبار کەسێکی زۆر چاکە. من لێرە و ڕێز و خۆشەویستیم بۆ ئەویش و بۆ ئێوەشەیە ئەو لایڤانە بسڕنەوە پێویست بۆ ناکات، زمانی دیالۆگ بدۆزنەوە چاوەکەم. ئەو هەڕەشە و گوڕەشە شتە لە یەکتری ئەمە کللتورێکی زۆر سەقەتە کە کەس ناگاتە هیچ نەتیجەیەک. کاک محەممەد جەبار کەسیشی نییە شەڕی لەسەر بکات، هەر کەسێکی شەر لەسەر کاک محەممەد جەبار کە من یەکەم کەسم. لەبەرەوەی کە من خەڵکی وەکو محەممەد جەبار یان هەر کەسێکی تر بێت کە ئەوە معریفەی پێبێت من ڕێزی لێگرم ئەگەر دژیشم بێت. چاوتان ماچەکەم لێرەوە ئەو تکاتان لێکم جارێکی تریش ئەوە داخەن ئەو بەزمە سوود بە هیچ کەس ناگەینێ، تەنها زەرمەندی خۆمانین ئێوەن ئەو کەسانی کە شەڕەجینەوەکەن. ڕێزی خۆشەویستیم هەیە بۆ هەر هەموو لایە چاوتان ماچەکەم چاوی یەک بێکتان ماچەکەم ڕێزی خۆشەویستیم دووبارە هەزار بار کاتێکی شاد بێ شەڕتان شاد.